بەنای خۆی بەخشندنەوە مێرەبان سڵاوتان لێ بێ زان و خۆشەویستان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ و لە شارێکی نوێ وەزیز بەوێ عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە شاری کەرکووکی میوانێکی تایبەت و خێزانێکی تری نمونەی ئەمڕۆ لە کەرکووک میوانی قوتابخانەی خێزانە. با بەیەکەوە بەڕێکەوین بۆ ماڵی ئەم میوانە تایبەتەیەمان. هەروەکو باسم کرد لە شاری کەرکووکی عەزیزن و لە بەردەمی ماڵی میوانە تایبەتەمانی لێرەوە ماڵەکان ئێستا ئەیبینم بەشێکی زۆرتان بێگومانە ئیناسە. السلام علیکم جناب مامۆستا چۆنن؟ ئەحواڵتان باشن سەلامەتن؟ ئێوە باشن؟ مەمنونە سەلامەت بێ. مامۆستا سەید کەمال لە کەرکووک ئەمڕۆ میوانی ئێمە بێ. زۆر سپاس بۆ قبوڵکردنی ئێمە. سەلامەت بی زۆر سپاس مامۆستا. من ناوم کەمال فاتح ئەمینە ناسراوم بە سەید کەمال پیشەم کارگێڕی مەڵمەندە بەرپرسی ناوەندی کۆمەڵایەتیم لە ئەسڵا خەڵکی گوندی قەرەوەیسم زۆر خۆشحاڵ بووم کە هاتن بۆ ماڵی ئێمە. بەڵێ بە ناوی خوا من نازانین فەیزوڵام ژنی ماڵەوەم خەڵکی گوندی قەرەوەیسم بە خێر هاتن دانەگەم بە خێر بێن بەسەر چاوم. من سولەیمانی حاجی سەید کەمال دەرچووی بەشی شیکاری نەخۆشیەکانم. ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین بە هاتنی ئێوە یخوا بەخێر بێن سەر چاومان. بەناوی خوددا بەخێراتنتان دەکەین خۆشحاڵ بووین کە لەم مانگە پیرۆزەتە ئێمەتان بەسەر کردەوە. ناوم زەینەب کەمالە خوێندکاری خۆناغەکە میزان کۆم بەشی بەیۆلۆجی. من ناوم بەسۆس کەمالە قوتابی یانزەی زانستی. زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ هاتن بۆ شاری کەرکووک و بۆ ئەم ئێوارەیە لەگەڵمان بوون. بەناوی خودای گەورە مێهرەبان بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین. من ناوم مەستی کەمالە قوتابی پۆلی شەشی سەرەتایی. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بە ئێمەتاندا زۆر خۆشحاڵ بووین بە دیداریم خێزانە جوانەیە. هەر دەمەوێت دەست پێ بکەم زانم لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆن بوون چکۆ نزیکی لە کۆتایەکەی بڵین چۆن بووین چەند ڕۆژێکی کەممان ماوە. بەڵێ پێشەکی بەخێراتتان دەکەین یاخوا بەخێر بن زۆر خۆشحاڵ بووین هاتن بۆ ماڵی ئێمەتان بەسەر کردەوە. دیارە مانگی ڕەمەزان وەکو جەنابەت ئیشارەت پێکرد مانگێکی ماشەڵڵا پڕ خێر و بەرەکەتە مانگێکی بەپیتە و زۆرترین ئەلحەمدولیلا موسڵمانان لە مانگای عیبادەتەکانیان شەڕەکەنەوە. زیاتر مەسەڵەن بڵێن پشتێنی خۆی تو نەکردەوە زیاتر عیبادەتیە کرد زیاتر شەوی قەدری بە تەراویح و بە نوێژ و بە قورئان خوێندن ئاوادان نەکردەوە. ئەلحەمدولیلا ئێمەش لێرە لە کەرکووک وەکو ماڵی خۆشمان سوپاس بەخوای گەورە هەمومان بە ڕۆژووین و پێشوازی گەرمان لە مانگی ڕەمەزان کردەوە ئینشاءڵڵا. گشتی هەستێکی چۆنە مامۆستا وەڵاهی سوپاس بۆخوای گەورە ئەم ڕەمەزان لەگەڵ ڕەمەزانەکان تری زۆر جیاوازە. من بۆ خۆم ڕەمەزانەکانی تر بە حەقەت بە تایبەتی نزیک کۆتایی تۆزێک بێتاقەتی ئەومان پێوە دیار بەڵام ئێستا هەست ناکەم بە ڕۆژوو ئەوە دیارە فەزلی خوایە لەبەرەوەی ماشەڵڵا ئەمەندە جەوەکەی فێنک و جەوێکی تایبەت و ئەوە ئەم ساڵ ئەلحەمدولیلا کەس نەهەست بە برسێتیەکان نەهەست بە توینێتیەکە. کەرکووک بارانی چۆن بوو مامۆستا؟ وڵا کەرکووک ژۆک و شارەکانی تر ئەو بارانەی کە بە عام هەرێمی کوردستان و عێراقی گرتەوە ئەلحەمدولیلا لە کەرکووکش بارانێکی زۆر باش بوو بە تایبەتیان بارانی ئەخیریش تقریبەن 2 شەو و 2 ڕۆژ ماشەڵڵا بارانێکی زۆر باشباری اینجا بارانێکی بەلێزما ئاوێکی چاک ئەلحەمدولیلا هاتە ناو ڕووبارەکان و هاتە ناو کانیاوەکان وەڵام مامۆستایان گوت کەرکووک گەرمە بەڵام وڵا خەڵکەکەی گەرم و گوڕ بوو جەوەکەی گەرمی جەوەکەی زۆر فێنکە. بابزانم حاجیژن لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنە لەگەڵ خواردن ئامادەکردنە بەگشتی سەرجووە لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنە؟ بە ناوی خوا وەڵا لەخوا بەزیاد بێ باشین نییە نەخۆش نی ئینشاءڵڵا وانە ناوەڵا لەخوا بەزیاد بێ ئیمساڵ هیچ نەخۆشیە نەبوومە هیچ. جەوەکە چۆن بوو تا چەند مولاییم بوو بۆ ڕۆژی گرتن؟ جەوەکە فێنک بوو جەوەکە فێنکە فێنکیش نەبێ ئینسانە بێ هەر بیگرێ خۆ ئەوە نییە بڵێ فێنک نەبێ بەس لەخوا بەزیاد بێ بەلای منەوە یعنی ئەمە خوایە درەنگتر بانگ بدە ئەوە مەشغوڵ ڕووم و ئەوە نە خواردن درەنگ ئامادا بۆ دوودیان لە خۆشی مانگی ڕەمەزانە بۆ خۆم شتم دروستە کرد و خواردن و ئیتر لەخوا بەزیاد بێ قورئان خوێنن و ئەروەڵا بەگشتی ڕەمەزانێکی خۆش بۆم ساڵ لەخوا بەزیاد بەڵام تۆزێک زوو ڕۆی نازانم مەشغوڵیان لەوێ زوو ڕۆی خەناڵێم هەر زوو تەواو و زووش ڕۆژ کۆتاییە هات خەڵکەی ڕۆژگار درێژە من نەموت کوا درێژە یعنی شەویش نەوە خەوتم هەستمە کرد
هەر کات نییە ڕاست چەند کچ و کوردان هەیە وڵا دوو کوڕ و 5 کچمانی کچێکشمان ئەمرخوای کردووە 6 کچمانە خی گەورە بەرافی ئینشاڵڵ ینی دوو کچ شووی کردووە دوو کچمان ئەم ڕەمەزانە هیچ کۆ کردوونەتەوە لەسەر سفرەی خۆت ئاوەڵا لەخوا بە زیاد بێ هەستێکی چۆنە تێکە ئاوا لەسەر سفرە کۆبنەوە هەمووان وەڵی خۆشە ینی کۆبوونەوەی خێزانی هەستێکی تایبەتی هەیە وڵا لەستی تایبەتی لەسەکانت لە کوێن دوورن هەر لێرن لە کەرکووکن نەداوە بە دووریانی ناوەڵا هەر سێکیان هەر لە کەرگوو قسمەتیان هەڵسا الحەمدولله ماوەسا لەگەڵ کۆبوونەوەی خێزانیان چۆنن لە نێو خۆتانە بەڵێ وڵا کاک ئەمران ئەلحەمدوللا بە بەردەوامی بە تایبەتی کچێکمانێ مناڵی هەیە بڵین ئەو مامۆسایە مامۆسا فەرمیێسک 4 مناڵی ئەگەر بڵێم هەفتەیە دوو جارنیان بینین زۆر بێتاقەتیانەبین ئایتر ماشەڵڵا ئەوەی ترشمان هەملار مامۆستایە مەڵاوی کە وەفاتی کردووە ئەویانیش تقریبان خەریز بوو ئیتر قسمەتی وا بوو توش نەخۆشیێکی کلیە بوو ئیتر وەفاتی کرد شەر بڵێ هاوسەرگیری کردبوو لە 2015 وەفاتی کرد وەڵا سوپاس بۆ خۆی تەنانەت پێرێ ئێوارەی بڵین شەممە ڕۆژی جومعە لەو گوندەی خۆمان لە گوندی قەرەوەی هاتبوون ئەویان داوات بوون لێ زوو بەڵێ بەڵارەوەڵا زوو وەڵای سوپاس بۆخوای گەورە من زۆر لیان ڕازیم خۆش لیان ڕازی بێ ئەلحەمدولایان دوو پیاوی مسلمان و دیندار و هەرشیان خەسویان لیان ڕازیە ئاوەڵا لەخوا بە زیاد بێ ئەوان لێرەنین خوایان لێرێ دوایشمان بینەوە لیان ڕازیم هیچ عیبێکیان نیە ئەو کچە گەورەکەم چەند ساڵە داماندا و کوڕێش تا کێشە نەگەوتە دەبێتمانە بە هیچ لەحزەیەک ئەوەش کە ئەمر خوای کرد ئیسەش داواگەمان تێ بۆ ماڵمان ئیتر وەک ئەوان هاتوشۆ و دڵمان لایەکە و منەچم و ئەو تێ و نەوەڵا لەخوا بە زیاد بێژە خێزانیشی تێنیە مناڵشی هەیە ئیستا خۆشیان ڕازیم لە هەر سێکیان ئەوەی بە تایبەتی کە خێزانەکەی ئەمر خوای کردووە یا ڕەبی خۆی پەروەردگاری ئینشاڵڵا خێزانەراوەتەوەی بە کۆکراوەی بێڵتەوە مە زۆر خۆشحاڵی ئەمڕۆ لە خزمەتیەوە دەخواست ئێمەش خۆشحاڵین یاخوا ئەر بەخێر بێن زۆر خۆشحاڵ بین سەلامەت دنیا زۆر خۆشحاڵم کاک سلێمان حەزەکەم هەلەوە دەست پێ بکەیم بزانین لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆن بووی وڵی سواز بخوا لەگەڵ مانگی ڕەمەزانە زۆر باش بووین وەکو جەماعەتش ئاماژیان پێگەر مانگی ڕەمەزان مانگێکی زۆر تایبەتە من هەر لە سەرەتاژە ئاماژەم بەوە کرد هەر لەگەڵ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە ماشەڵڵا هەموو کەسێ هەستێکی جیاوازی بۆ دروستە بێ بەڕاستی من وام هەست کردەوە ئەو هەستە جیاوازەکەەوە بۆ دروستە بێ ڕەبتی نییە بە کەسێکەوە بڵێ بابەندی بەتاوەتی بەدینی هەوە یاخۆ با بڵێ ئەرکائینەکانی جێبەجێکە لە بەرامبەر بە کەسی ئاسایش هەست بە و ڕەحمەت و بەرەکەی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکات باست پێم بڵێ پەروەردەی دایک و باوکێت چۆن دەبینی بۆی کە گەیشتی بە تەواوکردنی زانکۆ و خوێندن و پەیمانگا و یعنی ڕۆڵی دایک و باوک چۆن بوو لە ژیانی تۆ بێگومان ئەوەی کاڕوون و ئاشکرایە قوتابخانەی یەکەمی هەموو باوڵی کەسێکەوە پێگەیشت و دایک و باوکێتی کەوا ڕۆڵێکی گەورەی هەیە لەسەر پەروەردنی ئەم منداڵانە ئێمە شۆک و خانەوادەی خۆمان منش بە تایبەتی بەڕاستی دایک و باوک ڕۆڵێکی گەورەیان بینیوەکەوە ئێستا گەیشتنەمە قۆناغا لە ئەسبابڵی ساڵانی ڕابردوو لە سەردەمی ڕابردووە پەروەردە لەوانەیە ئاسانتر بوو بێت و بەڵام ئاستەنگی هۆکارەکانی زەحمەت پەیداکرا بێت و سوپاس بخوا با بڵێ هۆکارێکی کاریگەر بوونەکەەوە ئێمە گەشتنە لە پۆلی 12 ماڵەوە هاوکارت بوون بەڵێ بەجددی هاوکارمان بوونە لە هەموو قۆناغەکانە لە قۆناغی سەرەتایی و لە قۆناغی ناوەندی و بگرە پۆلی 12 بە تایبەتی چکە پۆلی 12 قۆناغێکی بەڕاستی جیاوازترە هەر با بڵێ هۆکار بوونەکە گەشتنە بۆ ئێمە بۆ نمونە لەکوێ تەواو کرد ئوستاز لێرەیان لە دەرەوە ئوستاز ئێمە لە بەشی ناوخۆی ماینەتەوە با بڵێ لە هەولێر تاواما کرد لە هەولێر باش ئەوەندەی کە دوورکەوتیتەوە کەیتێ بەشە ناوخۆیەکان قدری دایک و خێزان و ئەوانە زیاتر ئەو کاتی بۆ بەدەرێت بێگومان لە نەبوون و فراغی ئەوانە زیاتر هەست بە بەرپرسیارەتیەکەی زیاتر با بڵێ ئاوڕێدو لە ژیانی خۆت کە لەو ساڵانی ڕابردووە ئەوان ئەرکومادبوونێکی زۆریان بەتەوە کێشاوە چونکە بەڕاستی ئەرکو و زەحمەتەکانی سەر شانی خۆت و سوپاس بخۆ ئێمەش لەگەڵ با بڵێ ئەو شێوازە مامەڵەکەشنەوە ڕاهاتوین چونکە لە هەر لە سەرەتا و گەنجێتیوە ئیشوکارەکانە بە ئێمە سپاد و متمانی تاوایان پێمان کردو بتوانین لە هەموو قۆناغەکە ڕێگە چارە بۆ خۆمان بدۆزن و ژیانی خۆمان باشترین شێوە جێبەجێ بکەین باش لە زانکۆ باست کرد کۆمەڵێک سیمینار و دەوراتتانە کردەوە سەبارەت بە خێزان و پەروەردەی خێزانی چۆن بۆ گەڵاسی لە ڕاستیدا ئێمە دوایەوەی کەوا چوینە کۆلێژ و پەیمانگاکان بینیمان
کەوا باڵی فراقی زۆر هەیە لە ڕووی ڕۆشنبیریکردنی خەڵکەوە لە ڕووی پەروەردە و بە تایبەتی کۆمەڵێک هاوڕە براماندا گروپێکی جیاواز دروستکەین گروپێک بە ناوی پرۆژەی سیمینار لە زانکۆکەی خۆمان و دەستمان پێکرد سپاس بخوا توانیمان هەریشێک لە ئێمە لە ماوەی قۆناغی ئەو خوێندنەماندا با بڵێ خزمەتێک بە چینی نێوزانکۆ چینی قوتابی نێوزانکۆ بگەێنین و با بڵێ یەکێ لەو لایەنانێکەوە ئیشمان لێکرد پەروەردە بەڕاستی پەروەردەی خێزانمان زۆر بەگرنگ دەزانیت چونکە 2000 داهاتووی کۆمەڵگا لەسەر پەروەردەی خێزان و تاک بنیاندرێ و چەندان سیمیناراتی مەیدانی و با بڵێ ئۆنلاینیشمان پێشکەش کردووە. کۆتا پەیامت بۆ گەنجان چییە و گەنجانێکی ئێستا دایک و باوکیان لە ژیاندایە؟ وڵی پامی تایبەت بۆ خۆم و بۆ گەنجان ڕزامەتکردن دایک و باوشیانە لە خۆیان چکە دوای ڕزامەکردنی خدای گەورە ڕاستەخۆ دایک و باوکیت بۆ ئەوەی بتوانن بە ئاسوودی لە ژیانە بژن و ئەگەر هەر کەسێک دایک و باوشی لێ ڕازی بێت ئەوە ژیانی ئێستا و ئاخرەتی شەڵا بەدەست دێنێت. ئەمە وەسە دووبارە خۆشحاڵ بووین هەز دەکەم هەلەوە دەست پێ بکەین ناسناوی سەیدت هەیە سەید کەمال هەر خۆتان سەیدن یانە ناسناوە ڕەفیق بۆتیان دروست کردووە چۆنە؟ بەڵێ وڵات تەبان ئێمە ئەسڵمان خۆمان سەیدی نشەجەرەمانەیە ئەم سەیدایەتی ئێشمان سەمەڵی نەر زەمان زۆر بە ئەوە پیرانمانەوە هاتووە و ئێستاش بەڵین خۆش جەباریش خۆی مندقەیەکی بەرفرەوانە ئیتر بەعامی ئەو خەڵکی جەباری پیان ئەوترێ سەید. ڕاست زۆر باش کاک سەید بایتر مەش بە سەید بانگ دەکەی سەلامت بی. سەید بەڕای تۆ لە موزوعی پەروەردەکردنی منداڵ بە تایبەت ڕۆڵی باوک چۆنە بینی؟ ماڵێ دیارە پەروەردەکردن ئەمڕۆ زۆر قورس بووە و باوک دەبێت دەوری سەرەکی ببینین لە پەروەردەکردنی منداڵە بە دایکشی بە تایبەت چکە دایکش بە حەقەت کەمتر نییە لە ڕۆڵی باوک چکە ئەو زیاتر لە ماڵەوەی باوک بەهۆی ئەوەی کە زیاتر مەشغاڵەتی ئیش و کاری ڕۆژانەیە دایک زیاتر لە ماڵەوەی دەبێت ئاگای لە پەروەردەکردنی منداڵەکانی بێ بە حەقەت ئەمڕۆ بەهۆی ئەو وەزعی کە باسم کرد تەکنۆلۆژیا و ئەندێ بینی ژیان کە زۆر مەسەڵێن ئەمڕۆ لە ڕووی ئەوە پێشکەوتووە پەروەردەکردنی خێزان زۆر قورس بووە ماوەسا ئیمران بۆیە ئینسان هەرچەندێک هەوڵدا هەرچەندێک مەسە بڵین خەریک بێ بە ماڵ و منداڵیەوە هێشتا هەر حەقی خۆی پێ نادەوەکو پێویست چونکە مناڵ ئەمڕۆ ئەو وەزعی کە بۆی فەرەهەم کراوە چ لە بازاڕە چ لە زانکۆکان چ لە پەیمانگاکان چی لەو تەکنۆلۆژیای کە لە بەردەستیایەتی ئەگەر ئاگات لێ نەبێ زوو ئەخلیسکێ زوو بەرە و خراپە ئەڕوە بۆیە دەبێ هەمومان بە تایبەتی باوک ئەوەی جەنابەت ئیشارەت پێ کرد دەوری سەرەکی ببین لە پەروەردەکردنی منداڵەوە هەرچەندێکش خەریکی بی بەخوا ئەگەر خۆی تۆزێک ئەوە نەبێت ڕەنگە هەر نەتوانێت حقیقی من هەموو جارێوا دەڵێم ئێستا ئێمە زەمانەکە وای لێ هاتووە دەبێ منداڵەکەمان بنێرین بۆ شوێنێک کە دەزانین ئەوێش ئاگری لێیە واگەری هێژی بسووتێ ئەینێری بۆ زانکۆ دەزانی لە زانکۆ کۆمەڵێک فکرە هەیە کە ئەسڵەن لەوای منداڵەکەت تێکدەن نێمانەوە وای کردووە کە پەروەردەکردن بەڕاستی ئەرچی زۆر زۆر قورستر بێ. من حەزەکەم باسی پەروەردەی گەنجم بۆ بکەیت چۆن ئێستا دەبێت گەنجەکانمان پەروەردەکەین و ئاگاداری چ بابەتێکیان بێن بە دیاری کراوی. بەڵێ دیارە ئەوەی کە ئەمڕۆ لە زانکۆ پەیمانگاکان ئەگوزارەیە بە حەقەت لە ڕێدەرکردنی گەنجەوە بگرە بەرە و ئینفعالیکردنی گەنجە زۆربەی زانکۆ پەیمانگاکان ئەمڕۆ موادی مخەدەراتی تیاساغەکرێتەوە ینی خەڵک هەوڵەدەن لە ڕێی زۆرە نەستەلەیەکەوە لە ڕێی بڵێم نێرگە لەوە لە ڕێی نازانم هەر بابەتێکی تر لەو جۆرانەی کە ئەمڕۆ باو ئیشی لەسەرەکرێ هەوڵەدەن گەنج و ئەوانەی کە تازە پێگەیشتون لە خشتیان بەرن بەڵام ئەمڕۆ ئەوانەی کە ئێستا مەسەن دەوری ئیجابی ئەبین لە پەروەردەکردنی منداڵ و خێزانە سوپاس بۆ خۆی پەروەردگار لایەنە ئیسلامیەکانن بە تایبەتی کە ئێستا لە زۆر بوارە شتی باشیان کردو بۆ گەنجان سنتەری حیکمە لە هەموو شارەکان بۆ گەنجان کراوەتەوە ڕێکخراوی قوتابیان کراوەتەوە گەنجان مەسەڵەن دەوریان بۆکەنەوە خولیان بۆکەنەوە و لە زۆر بوابەتی ترە ئەم کەناڵی ئیسلامیەکان کە ئێستا لە هەموو ماڵێکای ئەو کەناڵانە ڕۆژانە خەڵک جاران زۆر زەحمەت و تاتوانی گوێ لە کاسێتێکی و تاریکی مامۆستایەکی ئاینی بگری بەڵام ئێستا سواز بۆخوای پەروەردگار لە ڕووی ئەو کەناڵانەی کە ئێستا لە هەموو ماڵێکایە کەناڵی بانگەوازە کەناڵی پەیامە کەناڵی سپێدەیە بە حەقەت دەورێکی زۆر ئیجابی بین لە پەروەردەکردنی منداڵ ماوەسا لە قۆناغی ئێستا حەزەکەم کۆتا پەیامت دەبێت پەیامت چییە بۆ دایک و باوکان بۆ پەروەردەکردنی خێزانەکان و کات منداڵەکانیان بە تایبەتی؟
وڵا پەیامی من ئەوەیە کە باوکو دایک هەرچەندێک خزمەتی مناڵەکەی بکات لە ڕووی پەروەردەی لە ڕووی هەموو ئەو پێویستانی کە ژیان ئەمڕۆ پێویستی پێێتی بە حقت دەبێت زیاتر ماندوو بێ پیانەوە چونکە منداڵ کاڵایەکی نەرمە قاقزێکی سپیە چی لەسەر تۆمارکەی ئەوە لەسەری ئەوەی لێ دەرەچیە بۆیە زیاتر دەبێت خۆیان بە مناڵەکانێنەوە ماندووکەن بۆی نەوەیەکی ساڵح بۆ کۆمەلگا دروستکەن چونکە ئەمڕۆ ئەوەی لە ئەمڕۆ دەگوزارێت لەم وڵاتی ئێمەیە بە تایبەتی گەنج ڕۆژ بە ڕۆژ بەرە و وڵاتانی ئەوروپا و بەرە و ئەو وڵاتانە کۆچەکەن و ئەڕۆن بە حقت ئەوش نەتیجەیەکی باش نهێنێتەوە بۆ وڵاتێکی خۆت بۆیە گرنگە باوکو دایک زیاتر ڕۆڵیان هەبێت لە پەروەردەکردنی منداڵە بۆی ئێمە بتوانین کۆمەلگایەکی تەندروست پێک بێنین. دادە زۆر خۆشحاڵ بووین داوای لە بردنەکەن ئەمڕۆ جەنابەتمان تۆزێکە زێدیان زۆر زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ خواردن ئامادەکردنا سەروبەینە چۆنە پرسیارم کردووە ماڵێکی بە میوانیش باشی میوانمان زۆر چی لێرە و چی لە دەشتیش زۆر باشە بە چ خواردنێکا بە ناوانگی چ خواردنێک خۆشە کاڵێن دادەنازەنین ینی چی ینی چ خواردن هەموو خواردنێ لێدەم ئەوە ئەبێکێتر بڵێ خۆشە باشەوەی کە بۆ هاتۆتەوە داوای چی لێکەن زیاتر خۆمدا وەڵای زیاتر کفتە ماشاءله وڵای جا کفتە خۆشیش کفتەشە بۆ لێنا دەست و چاوە خۆش بێ زۆر باشە و کفتەژە خۆی زەماعات زۆر باشە لەگەڵ کۆکردنەوەی خێزانەکە تا چۆنی ینی هەمووان کۆکەیتەوە تەلەفۆن بۆ کچەکە دەکەی وەرەوە و زاوەکەتان تۆ وەرەوە لەگەڵ ئەم شتانە چۆنی بەگشتێ کەیفە بە کۆکردنەوەی خێزان دێ ئارەوەڵا زۆریش زۆر حەزم لە میوانە و ماڵ قەڵەباڵغیە ئارەوەڵا هەر کەسێک بدینم و بێتە ماڵمان داواتێکم بۆ قەروەیس خولکی هەرەکەم هەچ کەسێ بێ ئەڵێن بۆ قەروەیس میوانمان بیت ئێمە ئێوەش بە سەیدم گۆ ماوەسان بۆ گوتم کاکە ئێمە 4 کەسین لە پەیامەوە دەین وڵای حەزەکەی 50 کەس بێ بێ ئەمە ژنێکی زۆر بێزی لە پشتەوە بێ کە ئاوا وڵای حەزەکەی 50 کەسیش بێنە ڕەبی خی گەورە ئینشاڵڵا ماڵتان بە زیاد کە لەگەڵ شیرینیا چۆنیەوە زەم تۆ زەحمە سەروبەینە لەگەڵ شیرینی ئامادەکردنا باش بێ نەوەڵای من شیرینی ئامادە ناکەم زەڵاتە شتا ئامادە ناکەم بڵێ ئەوانەکەی بۆ کچەکانی کچەکانت یارمەتی دەدەن کچی گەنجت هەیە شێفاتی تەسلیم کردون خواردنەکان ئەوان ئامادەکەن هەرخۆت سەرێکیەکان خۆم لێنم تا ئێستا شەر خۆ سەرپەرشتی خواردنەکانەکەی ئەگەر لە ماڵ بم خۆم ئابەس لە ماڵ نەبم لە قەروەیز بم هەفتەی 2 جار وای ئەچم بۆ قەروەیز کچەکە خۆی لێنە زەینەب لێنە باشە کچەکانی ترت ئەگەر بێنەوە ئەوان دەبن بە شێڤیان هەر خۆتی وەڵا هەر خۆم زیاتر هەر خۆت پۆستە تەسلیم ناکەی خۆم بۆیان لێنم و ئیتر ئەوانیش لە باخە ئەزانم باختان هەیە یارمەتی کاکسەی دەدەی یارمەتی وەڵای وەکو باخەکەمان تۆزێ لە خوارەوەی من لەسەرەوەم ئەگەر مەجالم ببێ و بچمە خوارەوە ئەگەر مەجالیشم نەبێ ئەوە ناتوانم چونکم نان بە تەنور قوڕەکەم میواندارم اینجا هەتا کۆیەکەم و خانۆکەمان گەورەیە ڕاست هەفتەی چەند ڕۆژە چم بۆ وێ وەڵی ئەم خۆی 2 ڕۆژارێک ئەڕوا ئەی تۆ منیش ئەگەر مەجالم ببێ ئەچم مەجالم نەبێ خەمە کەڕەتێکی تر باشە وڵا بە گوێرەی مەجال ئێرە ئەوێت پێ خۆشتریان نێو کەرکک وەڵا ئەوێن پێ خۆشە ئەی بۆ ماڵی خۆتان نابنەوە ئەوێ بێک جار لەبەر تەلەبەکان ئەگەر لەبەر تەڵەبەکان نەبێ حەزەکەی ژیان چێتەوەکان نەبووایە ئارەوەڵا ئەچووم هەر لێ دانیشت مەمنونی خواشە بوو زۆر خۆشە بەس لەبەر تەلەبەکان ناتوانێت لە مانگی ڕەمەزانت لە چ کاتێکا دەیتەمەد بەخۆ خەریکی خواردن ئامادەکردن لە دوای عەسرەوە لە دوای عەسرەوە نوێژ عەسری لەگەڵ خەوا چۆنی وەڵی خەو کەمە خەوم بەشەو ناخەوم بەشەو ناخەوێت لەگەڵ عیبادەتەکانە لەخوا بەزیاد الحەمدولله لە کچەکانە ڕازی بۆ یارمەتی دانت لە کاک سەید ڕازی ماڵوشت پیس ناکات و خاوێن و باوێنە بۆ جلوبەرگەکانی خۆی لە هەمووان ڕازی کام منداڵت زۆری سعازە بۆ خواردنەوەم خواردنێک ناخوا تۆزە سلێمان حەزی لە شت خۆشە حەزی لە شت خۆشە چاکی هەیە حەزی لێ نێوارەر سادە مۆیان لێنە پێرێ لە قەروەیز بووین بێوە ناخۆش کەبابم مۆیان کرد ئەدە دوێنێ مەشغوڵ بووم ئارۆڵا خۆم کەبابەکە مەشغوڵ بووم دوێنێرە ئیشتم زۆر بوو سادەم بۆیان لێناوت ئێمە تۆڵاکەیتەوە وتم یعنی ئەو ڕۆژە کەباب بێ وایە خۆم ڕۆژ کەباب نییە
باوکیشی لە ماڵە بەڵخوایان بنی تێرە باشتێ سادەم بەیان کرد بەزە و منداڵە تۆزێکی سعازێ بۆ خواردن وڵا ساوارە خۆنێەوە لە ماڵەوە هەموو شتێکە خۆی وەڵافی هەمووان ساوارە خۆ هەمووی شتێک باشت فێر کردو نەڵێم لە بەربەرنامەکەواڵێ مناڵم قەت هەرچی بۆ دانی ناڵێ ئەوە ناخۆمیان ئەوە ئەخۆ زۆر بە قەناعەتن زۆر لە خواردنە لێیان ڕازی بەگشتی ئارەوەڵا لەوانەی شووشیان کردووە یەخۆ خۆی پەروەردیگار هەمووانت بۆ بێڵێ و تەمەندرێژیان کە و تۆش ساغ و سلامەتکە زۆر زۆر خۆشحاڵ بووین داوای لە بردنمانێ دووبارە ئەمڕۆ تۆمان ئەزیێت نییە بەڵام ئینشاڵڵا جارێکی تریش میوانە دەبینەوە ئینشاڵڵا لە خەرەی زەمجە ئینشاڵڵا زۆر زۆر خۆشحاڵ عزیێت نییە بەخێر وێنیان خواستەر چاو هاتن بێگومان گرنگترین پای کۆمەلگا خێزانە و مەحاڵە بۆ هەر کچێک بەبێ پشگیری خێزانەکەی و بە تایبەتی دایک و باوکی لە ژیانیدا لە خوێندنەکەیدا سەرکەوتن بەدەستبێنێ منیش هەتا ئەم ئاستی کە هەم خۆم بە خەرزاربای دایک و باوک مەزانم لە بەرەوەی بەڕاستی زۆر پشگیریان کردوم ئەو دەرفەتانەی کە لەم خێزانە بۆ من ڕەخساوە لە بواری خوێندن و بەژاریکردن لە دەورات و هەر چالاکیەک بێت تا ڕادێک بۆ هەر کشتێکی تری ئاسایی لەو بڕوادەم کە نەڕەخساوە دەرفەتی زۆر بۆ من ڕەخساوە و ئەتام هاستەی هەم بەڕاستی خۆم بە قەزارباریان ئەزانم زۆر زۆر هاوکارم بوونا لە خوێندن و بە تایبەتی لە پۆلی 12 کە قۆناغێکی زۆر هەستیارە بۆ خوێندکار تێدا داهاتووی تێدا دیاری دەکا بەڕاستی زۆر زۆر سپاسیان دەکەم سپاس بخوا ئەوەندەی بتوانم هاوکاری دەکەم بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا تا ڕادەیە کارەکان قورسترە بێت بەهۆی ئەوەی کە بەڕۆژین و ئەوەندی کە بتوانم هاوکاری دەکەم لە کاری ماڵەوە لە خواردن دروستکردنە ئیتر ئەوەشی کە نەتوانین خۆی ئەنجام زۆر زۆر پشگیری و هاوکارم بوونا ینی لە دەرەوەی بابەتی خوێندن لە هەر چارەکێک و سیمیناراتێک کە ڕۆشت بێتین ڕێگریان لێمان نەکردووە و وەکو کچێک ڕێگریان لێ نەکردم کە بەشداری لە دەورات و لە سیمیناراتەکان بکەم ئەوە فەزڵێکی خۆی گەورەیە کە بەسەرمەوە لەم خێزانەدا پەروەردە بووم و لەم خێزانەدا گەورەکراوە بێگومان مانگی ڕەمەزان مانگێکە کە پێویستە زۆرترین پەرستش عیبادەتێدا بکرێت وەکو ئێمە قوتابی هەوڵمان داوە کە لەم مانگەدا هەم وانەکانمان پشتگوێ نەخێن و هەم زۆرترین عیبادەتی تێدا بکەین سپاس بە خودا عیبادەتەکانمان زۆر باش بووە ئەوەی لە تواناماندا بێت عیبادەتمان کردەوە لە ڕووی قورئان خوێندنەوە و لە ڕووی نوێژی تەراویح و لە ڕووی تەسبیحات و زیکرەکانەوە سەرەتا بەدایک و باوکی خۆم بەڵام زۆر سپاسیان دەکەم ینی هەتا ئەو کاتێک کە هەم ناتوانم ئەو قەرزەیان بدەمەوە ئەو کە بۆ منیان کردووە زۆر شتیان بۆ من کردووە لە ژیانمدا و بۆ گەنجەکانش ئەڵەم هەمیشە ئەگەداری دایک و باوکتان بن و ڕێزیان بگرن هەمیشە بەڕاستی هەبوونی دایک و باوک نعمەتێکی زۆر گەورەیە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر ربنا تقبل صيامنا ودعاءنا وسائر أعمالنا يا رب العالمين يا الله يا ربي خويا روجك من لي قبول كي تعات عبادة من لي قبول كي خويا بخاطري جوريكي خود مانجي رمضان من لي قبول كي همو تراويح ونيوج وعبادتك من لي قبول كي تو جوريكي خود يا رب العالمين يا الله يا ربي خويا لقناها كان ما خوش بي أم رمضان ما خير وبركة ومن خويا بخاطري جوريكي خود لهمو تاوان وقناها كان ما خوش بي همو كرده وكان من بخير لي ورقر يا رب العالمين يا الله الله أكبر الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا صراط المستقيم صراط الذين أنعمت عليهم
غير المغضوب عليهم ولا الضالين والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. الله أكبر. بەڵێ زان و خۆشەویستان ئێستا لە بڕگە پرچێژەکەی بەرنامەکەمانین کە بڕگەی ڕوبەڕووکردنەوەی هەردوو سەرپەرشتیاری خێزانەکەیە. من لە کەرکووک و هەردوو سەرپەرشتیاری خێزانەکەم ڕۆبەڕوویە کردوەوە. ئەوسە سەید تا چەند پێ دوایە شارەزای تایبەتمەندەکانی خێزانتی؟ بەڵێ وڵات دیارە ئێمە قەترەی تقریبان 33 ساڵە پێکەوەین. الحەمدوللا شارەزای هەموو ژیانی باش زۆر باش. مامۆستا سەرەتا تۆ ئیتفۆنێک ئەو ئیتفۆنە لە گوێ بکەیت و گوێبیستی قورآانی پیرۆز بە تا پرسیارە تایبەتمەندیەکانی تۆ لە خێزانت دەکەم بزان چاچەنە تایبەتمەندیەکانی تۆ شارەزایە. ئینشاءالله. دادە نازنین دووبارە دادە نازدار دادە نازەر پیاوەکەت لە نێوان ڕیشی سپی و ڕیشی ڕەشە حەزی بە کامیان بوو زیاتر؟ حەزی بە کامیانە زیاتر؟ وەڵای ڕیشی سپی بوو احتیادیە بەلایەوە، ڕەشەکە نەما سپی بوو احتیادیە بەلای. کامیانی خۆشترەوێ؟ ڕەشەکەی جارانی خۆشتەوێیان سەکە ڕیشی سپی بووە؟ وەڵاهی سپیەکە خۆشترە ئینسان بوو کە چۆتە منۆ ڕیشی سپێ بێت تەبعەنەر سپیەکەی بەلاوە خۆشترە بێ. ینی پێ دوای ئەویش ئاوایە؟ بەڵێ. باش ئەو ڕیشی سپیمان نووسی. لە نێوان کاری پێشمەرگایەتی و ئەو کارە مەدەنیەکی ئێستا دەیکا حەزی بە کامیان بوو زیاتر؟ تاوچێژی لە کامیانەوە دەبینی بێ بۆمان ماوەیەکی زۆر پێشمەرگەی بژنەوەی ئیسلامی بوو دواتر کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری و بەردەوام بووە. حەزی بە کامیان پێشمەرگایەتی بەلاوە خۆش بوو. بەلاوە خۆش وەڵا زۆر بەلایەوە خۆش بوویتر. باش ئەنی پێشمەرگایەتی جێگیرکەین؟ زۆر باش. حەزی بە چ خواردنێک نییە؟ ڕقی لە چ خواردنێکە؟ وەڵی خواردن هەموو شتێکە خۆ. چ شتێک حەزی پێ نییە؟ لێ خواردنەیە خۆی بەڵام حەزت پێ نییە؟ باوەڕ ناکەم خواردن یعنی بوویتوێ حەزم پێ نییە، هەموو شتێکە خوا و بە تەوەقعی تۆ بەڵێ شتێکم پێ بڵێ کە حەزی لێ نەبێ. باشە شتێکم پێ بڵێ زۆر حەزی لێ بێ. وەڵا حەزی لە سەر و پێیە، حەزی لە کفتەیە زۆر. حەزی بە شتی خۆشە. سەر و پێی نەڵێم بەدەم خۆم پوختە لێنم حەزی لە سەر و پێی پوختە هەیە. زۆر باشە. وەڵا ئەدی حەزی بە چ میوەیەکە؟ میوە وەڵا زیاتر سێ و پرتەقاڵ ئەخوا. کامیان زیاتر؟ تۆ دوودوم دەدەیت بۆی دوای کامیشی گوت مشکلە نەوێ بەخوا سەر و پێم جێگیر کردووە نەڵێ دوای کفتە بگوتووە یەکەم ناو. بەڵێ وەڵا پرتەقاڵ حەزی لێتی. پرتەقاڵ زۆر باش. هەر چوار پرسیارەکەت یەکەمینە وتی حەزی بە ڕیشی سپیە، دووەم پێشمەرگایەتی، سێمینە وتی حەزی بە سەر و پێیە، ئەوەی دیکەش گوتی حەزی بە پرتەقاڵە. دڵنیە لە بەرەوەی کۆمەڵە حەزی بە پرتەقاڵەیان هەر حەزی بە میوەکەیە. زۆر باشە. دەسمە لای ئەو پرسیارەکانی تۆی ڕستاکەمەوە وەڵامەکانی تۆ بزان تا چەند تایبەتمەندیەکانی ئەو زانیوە. حاجی مامۆستا ڕایگرەیت فۆنەکە کاکسەی سەوتی قورآنەکەمان چۆن بوو؟ وڵی ماشەڵا قورئان بۆ خۆی بە تایبەتی لە مانگی ڕەمەزانیشە ماشەڵات تا هەموو چێژێکی تایبەتی هەیە. باشە. کە حاجی چوار پرسیارم لە خێزانت کرد، چەندە زۆر بە شارەزایی وەڵامی پرسیارەکانی ئەدایەوە، دوویە گوت بەڵام بە شارەزایە وەڵای ئێستا
بە شارەزای وڵامیەداوە بزانام ئێستاش بە دروستی وڵامی داوە تۆ یاننا ئەوە تۆ یەکلایەکەیتەوە مامۆستا لە نێوان ئەو ڕیشە سپیەکی ئێستا هاتە و ڕیشە ڕەشەکەی کۆنت حەز بە کامیانە زیاتر بە کامیان زیاتر دڵخۆش بە ڕیشی سپیان ڕیشی ڕەش وڵا بە تاکیدی ئینسان هەر بڵێن گەنجی خۆشترە بەڵامی تر تەوان گەنجیش تا سەر نیە پیری بە دوایە دێ ئێساش ئەلحەمدوللا سوپاسی خواکەم کە ئەو مووەڕەشەم لە کاری ئیسلامی و لە ئینشەڵا خزمەتی مسلمانانە و کاری داوا بانگەوازە لەخوا بەزیاوێ سپی کردو ئێستا ڕیشی سپیان ڕیشی ڕەش وڵا بە تاکید ڕیشی ڕەش چی بوو مامۆستا گوتی حەزی بە ڕیشی سپیە وتی ڕیشە سپیەکەی لەوەیە خۆشتر بووێ قەت نەیوتە حەزم لە ڕیش ڕەشە یان سپی بووە قەدەوە قسانەی قەت نەیوتە زۆر باشە مامۆستا لە نێوان پێشمەرگایەتی و کاری مەدەنی حەزت بە کامیانە زیاتر وەڵاهی بە کامیان زیاتر چێژی لێ بینیوە وەڵاهی ئەو فترەی کە لەگەڵ ئەو سەردەمە و فترەی تەبەن هەر فترە و سەردەمێ زەمان و کاتوینی خۆی تایبەتمەندی خۆی هەیە ئەو زەمان و سەردەمەی ئەو کاتە بەڕاستی تاموی چێژێکی تایبەتی هەبوو ئەوە زۆر لامان خۆش بوو شڵامشازرە بۆوان نازاریش باسی کردوتی حەزی بە پێشمەرگایەتی ئەمەی تەواو بوو 100% ئەدی حەز بە چ خواردنێکە مامۆستا وڵایی بۆ خواردن سوپاس بەخوای گەورە هیچ خواردنێک هین ناکەم لە خواردنە هەر خواردنێ بێت ئاسایە بەلامەوە ئەرە وەڵا هەر کام تایبەت منێ حەزی لێ ئینسان وڵایی بۆ خۆم کفتە حەزم پێیەتی سەر و پێ حەزم پێیەتی بەڵام ئیتر بۆ عام خواردنەکان هیچی نێکم لەسەر نێدا الحەمدولله گوتم لێگەڕێک بەس لە کفتەکە بوەستا بە تۆ لەمەش نەدەبردەوە وەڵام سەر و پێکەشی گوت دەست خۆش بێت لەوە شار نازار ئاماژەی پێدا ئەدی مامۆستا حەز بە چ میوەیەکە وەڵاهی میوە زیاتر حەزم بە هەنارە بەڵام میوەکان تریشەوە نەبێ بڵێ نایخۆم بڵێیان وڵێ حەزم پێی نیوانە بەڵام هەنار زۆر خۆم زۆر حەزم باشە میوەیەکی تر جگە لە هەنار وەڵا هەنجیر ماشەڵڵا هەنار ئەوەی زۆر زۆرێنی هەموو میوانەکانم زۆربیان میوەم پرسیار کردوێ هەناری تیا بووە هەنار جەماوەری زۆرە بەڵێ وەڵا هەنجیری سێ و ئەنی بەڵێ هیچ میوە ئەگەر لە نێوان هەنجیر و سێ و پرتەقاڵدانەیە کە دەمێت کامیان هەڵەبژێرە وەڵا هەنار هەڵەبژێرە دەست خۆش بێ مامۆستا لەوە شاگوتی حەزی بە پرتەقاڵە پرتەقاڵ زیاترە خۆیە من وابووی هەنار دایمی نییە لەگەڵ پرتەقاڵا چۆنی وڵا پرتەقاڵی شەر احتیاجی حەزم وەڵا گوتم لەوەی لەبەر کۆمەڵە حەز بە پرتەقاڵ بێت وانە زیاتر دەست خۆش بێ پرسیارانە بێگومان هەر بۆ خۆشیە و ئەمە یەک لەو میوانن کە هیچ ئامادەکاریەکمان نەکردیە ڕێک پرسیارەکانی خۆیان بچینە لای تایبەتمەندیەکانی خێزانە بزان تۆ تا چەند شارەزای بە تایبەتمەندیەکانی خێزانت توی تفۆنێک لە گوێکە ڕۆجەوە قورانێکەمان بە پرسیاری تایبەتمەند لەو بکەم طبعا دادەنازار ئێستا گوێی لە قورانی پیرۆزە و گوێی لە ئێمە نییە پرسیارەکانی تایبەت بە دادەنازار لە مامۆستا دەکەم مامۆستا پێت وایە خێزانت کام لە نەوەکانت لە هەمووی خۆشترەوێ و زۆر لای عەزیزە وڵا پێم وایە ماوەزا فرمێسکی لامەیان خۆشترێ نا کچەکانی خۆتنان نەوەت مناڵەکانی کچەکانت بەڵێ بەڵێ وەڵا پێم وایە کچێکیانەیە ئێمە بە چوارنەوە تێوان بەڵێ بەڵێ سیدران پێم وایە لامەیان خۆشترێ دووشکترینیانە یەکەمیانە بەڵێ زۆر باش تاکیدی لەوە وڵایی تر من وابیرم نازانم ماشەڵڵا هەر هەمویانی خۆشەیە بەڵام بە تاکید ئینسان یەکێک خۆشێکی هەر زیاتر خۆشەوە یان بچووکترینە یان گەورەترینە هەمیشە بە تاکید ناوەندی زۆر زەرەری کردووە لێرە باشە خێزان زیاتر حەزی بە جلی کوردیە یان جلی ماڵەوە زیاتر کامی لەبەرەکە وەڵاهی زیاتر تەمەەن بۆ مناسەبەتەکان پرسەیە مەسەڵ بڵێن سەفرەیە ئاوا شوێنەکە بۆ دیێنیە چین جلی کوردی لەبەرەکەکیان لە ماڵەوە بڵێن زیاتر حەزی بە کامیانە زیاتر بۆ خۆی
وڵا پێم وایە بە جلی کوردی زیاتر حەزی کرد. زۆر باش. ئەگەر خێزانت پێی بڵین یەکێک لەو شارانەمان بۆ هەڵبژێرە لە نێوان هەولێر و سلێمانی کام شارمان بۆ هەڵبژێرێک کە زیاتر پێی خۆشە؟ وڵا پێم وایە سلێمانی پێخۆشترە. سلێمانی پێ خۆشترە؟ پێم وایە. هەولێر نەژیاون مامۆسایسکات؟ بەڵام خزممان زۆرە سەردانمان کردەوە بۆ دێنی وانە بەڵام ئیتر ڕەنگە باش. لە سلێمانی ژیاون؟ سلێمانیش هەر بە دێنی و سەردان و ئاوەڕ بۆ مناسەبات ڕۆشتوە. خێزانە حەزی بە وەرزی هاوینە زیاتر کە وەرزێکی گێرمە یان وەرزی زستان کە وەرزێکی ساردا؟ وڵا حەزی بە سەرمایە بە وەرزی زستانە. حەزی بە سەرمایە. بەڵێ. هەمیشە لە سیارە سەرەکەوێت جامەکانەکات. باش من چوار پرسیارەکەت ئاراسە دەکەمەوە لە نەوەکانە گوتت سیدرە لە هەمووانی خۆشترەوێ حەزی بەجلی کوردیە زیاتر و لە نێوان هەولێر و سلێمانی سلێمانی هەڵبژێرێت کە تەڵەن مامۆسا هەردووچیان خەڵکی هیچ کام لە شارەکان نین نە سلێمانی نە هەولێر کەرکووک و دەوروبەری لە نێوان گەرما و سەرماشە زستان هەڵبژێری وانە باش من دەچمە وەڵامەکانی تو ئاراستەی دادەنازدار دەکەم زانم ئەو چیمان پێ بڵ دادەنەزیین قورآنەکە ڕاگرا ئەوە تۆشم کرد بە نازدار وتم بە زۆر نازەنیت کێشاوی تر تۆزەوی بە نازدار نازداری خانەوە دەکەشی بڵێ زۆر بێنازی کێشا بڵێ دانە ئینشاڵڵا بخەت بێنازی ناکێشی ئەوە کردمی بە نازدار و دووسێ زیانی شەر وتومە نازدار دادەنازەدین پرسیارم کرد لە نەوەکانە کامی لە هەموو زیاتر خۆش دەوێت تۆ ئەنی کام لە نەوەکانت لە هەمووان خۆشتر دەوێت من کچە گەورەکەی سیدرا سیدرا کچە گەورەکەتە کچە گەورەکەمە کچ گەورەیەتی سیدرا شەر سیدراگە ئاماژە پێدا لەوەیە مامۆستا سەد لە سەدیەنە لە نێوان جلی کوردی و جلی ماڵەوە حەزت بە کامیانە زیاد جلی کوردی وافی گوێت لە ئێمە نەبووە ناوەڵ باشە ئەدی ئەگەر لە نێوان هەولێر و سلێمانی بڵێن شارێک هەڵبژێرە هەولێر هەڵبژێریان سلێمانی سلێمانی بۆ لا عفوان لۆ سلێمانی خۆشترە لۆ کاکەمە سعیبمانە لۆ نایە شاریمە زۆر باشە فعلا مامۆستا شەر ئاماژەی پێدا سلێمانی ئەگەر ناچار بووی لەبەی نێو محافەزەی بچێکە چی دەچێ سلێمانی نایەکنەمە گردەنە ئازابی هەتا کەڕ دێچم بۆ لێرسێ جاچوار دەچم بۆ سلێمانی زۆر باشە لە نێوان زستان و هاوینە کام وەرزت پێ خۆشە وەڵا زستانم پێ خۆشە ئەدی هاوین ئەو نیعمەتەی لە هاوینە هاوین کەرکووک گەرمە لەبەرەوە پێمان خۆش نییە گەنم پێگا جۆ پێگا کامیان زستانم پێ خۆشە دەست خۆش بێ مامۆستا 100% تایبەتمەندیەکانی تۆی زانانی ڕەبی دەستان خۆش بێ هەر بەختەوەر بن خی پەروەردگار ئینشاءڵڵا بەختەوەری زیاترتان بخێتە نێوانی بێگومانم بڕگەیە هەر وەکو بڕگەیش تەرفیهی زیاتر حەزەکەین تەعاملی لەکەین بەڵام گرنگیشە خێزانەکان گرنگی بە تایبەتمەندی یەکتر بدەن منداڵەکان بۆ دایک و باوکیان دایک و باوک بۆ منداڵەکانی بۆ بێگومان ژن و پیاوەکەش بۆ یەکتر زۆر زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ بەشداریکردن تا مامۆستا ئێمەش دووبارە و سێبارە بەخێرانتانەکەن یاخوا بەخێر بن سەر چاومان زۆر خۆشحاڵ بە دیداری جەنابتانەوە ئێوە ماڵی خۆتانەوە لە خزمەتتان من لە میوەکە بووە لێم تێکچوو هەنار دایمی نییە زیاد هەر پرتەقاڵەکە و سێوەکە خۆری پێ بەخوا حەزی لە پرتەقاڵە خۆدا پرتەقاڵی لە پشت تۆ چان دەستی خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ لێم تێکچوو دەستە خۆش بێ دەستەکان زۆر سپاس بۆیەوە بەڵێ زان و خۆشەویستان بەم ئەندازەیە گەشتینە کۆتایی بەشی یەکەمی قوتابخانەی خێزان تا ڕەمەزانێکی تر و ساڵێکی تر بێوێ عزیز و خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم بەڵام لێرە شوێنی خۆیەتی و جێگای خۆیەتی سوپاسی تەواوی و ستافە بکەم کە بە بەردەوامی لە پشتەوەی شاشەی قوتابخانەی خێزان هاوکاری ئێمەیان کردووە لە تەواوی بەرنامەکان سەرەتا بە پێویستە زانم سوپاسی تەواوی بەشداروان بکەم کە توانیمان هەشت ئەڵقە لە مانگی پیرۆزی ڕەمەزان تۆمار بکەین بۆ بینینەوەی هەر هەشت ئەڵقە دەتوانن سەردانی یوتیوبی کەناڵی ئاسمانی پەیام بکەم و لێرەوە جێگای خۆیەتی سوپاسی وێنەگرا زۆر زۆر ماندوو لە ناسەکانم کەم کە بەردەوامی شار بە شار لەگەڵمان بوون و سوپاسی تایبەتم بۆ مامۆستا تاهیر بەرپرسی بەرنمەکان و مامۆستا عیرفان بەرپرسی و نووسینگە و ئامادەکاری تەواوی بەرنمەکانی قوتابخانەی خێزان بوو سوپاسی وێنەگران و مۆنتێران دەکەم سوپاسی شۆفێران دەکەم کە بە بەردەوامی بە شەو و بە ڕۆژ شار بە شار لەگەڵمان بووم بۆی کە ئەم بەرنامە جیاوازێ و
و خێزانە نمونەیەکان لە هەرێمی کوردستان بەسەر بکەینەوە. سواز بۆیەوە کە تا ئێستا بینەرمان بوون، تاڵقەیەکی تر و ساڵێکی تر و مانگێکی تری ڕەمەزان بە ئێوە عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. بەخوای گەورەتان دەسپێرم، سپاردەی